دایک و باوک ئەوەیە کە منداڵەکەی فێر بکە کە چۆن دادپەروەری لە مامۆستاکانی و لە قوتابیەکانی هاوڕێ بخوێنێتەوە، واتە ئاگداری ئەوە بێت کە ئاخۆ منداڵەکەی لە قوتابخانە دادپەروەری دەبینێ یاخود نادادپەروەری چ لەلایەن مامۆستاکانی مدیر معاون یاخود هاوڕەکانیەوە، چونکە یەکەم پێوەرگ لە بۆ پەروەردەکردنی منداڵ دادپەروەریە. دووەم ئەرچی دایک و باوک پێویستە ئەوەندە دڵی منداڵەکەی ڕازی بکرێ، ئەوەندە دڵی منداڵەکەی ڕازی بکە کە منداڵەکەی هاوڕەکانی لە ئاستی خۆیدا ببینێ بۆ مامۆستاکانی وەکو دایک و باوکی بۆ خۆی ببینێ. لەویدۆریش خاڵکێفا بۆ دایک و باوک طەڵەبا دەچنە مەدرسێ وێ پۆکچی بڵە قەتعاکەن بڵە پۆکچی نەکەندە سەرکەوتۆ ببن و زیرای ببن. ئامادەکاریەکان بریتیندا شتە لۆجستیەکان وەکو جلک و بەرگە وەکو دەفتەر و قەلەم و دابینکردنی پێداویستیەکان بێزگە لەوانە دابینکردنی قوتابیە لە ڕووی دەرونیەوە بۆ نمونە یعنی دەرونیە نوە ئامادەیان بکەن وەکو مەسەلەن گرتنەوەی ئەو یاریە ئەلکترۆنیەکان کەمکردنەوەی و دانانی حدود و سنوورێک لە بۆیان چکەوە تەسیری زۆر هەیە لەسەر قوتابی. پێویستەکە ئێستا منداڵەکانمان دوورکەینەوە لە سوسیال میدیاکان، ئێستا وەرزێکاتووە خێری خوێندن و ئەو شتانە نەبێ دوورکەینەوە لە منداڵەکانمان لە ئایپاد و مۆبایل و ئەم شتانە پێویستەکە بخوێنن.